لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لوانەی 61 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وظللنا عليكم الغمام وأنزلنا عليكم المن والسلوى كلوا من طيبات ما رزقناكم وما ظلمونا ولكن كانوا أنفسهم يظلمون. بەڵێ خۆشەویستان دیارە لەوانەیە ڕابردووش لە خزمەت ئەو ئاەتەدا بووین کە خوای گەورە سوبحانەوە وتعالە باس لە ناز و نیعمەتەکانی خۆی دەکات لەسەر بەنی ئیسرائیل لەوانە کاتێکەوە لە خزمەت موسادا بوون عەلەیهی السەڵات وەسەلام لە سەحرادا لەو حاڵەتەی دیارە شتێک نەبوو وەکو سێبەریان لێ بکاتن ئیتر بێزاری دەردەبڕن وەکو لە کتوبەکانی تەفسیر باس کرا لە هەندێک ڕوایەت کە والله ئەعلەم ئیسرائیلیاتە بەڵام دیارە باسکردنی ئیسرائیلیات و ئەو بابەتانە موقفی مسلمان بەرامبەری ئەوەیە کە هەندێک لەو خەبەرانەی ئیسرائیلیات ئەوەیە کە موافقە لەگەڵ قورئان و سونە لەو حاڵەتەی ئەوە هیچ ئیشکال تێدانێ لە جێڕانەوەی و هەندێک لەوانەش مخالفی قورئان و سونەیە بەبێ شەک و گومان ڕەدی دەکەینەوە. هەندێکیش لەوانە لە قورئان و سونە تەفاسیلی باس نەکرایە ئیتر با بڵێن بە تەئید و بە تەضعیف ئێمە موقفمان ئەوە دەبێت لەو حاڵەتەی ئەوەیە لا نصدقه ولا نكذبه نە بەڕاستی دەزانین نە بە درۆشی دەزانین يذكر للاستئناس کەواتە باز دەکرێت لە بۆ ئەوەی کەواوەکو بڵێ زیاتر بابەتەکە ئینسان تێبگاتن ئەگەرنا وەکو مەزدەری مەوثوق نییە. بە هەر حاڵ دەفەرمونون کاتێک کە لە سەحرادا بوون لە خزمەت موسا عەلەیهی سەڵات وەسەلام ئیتر بێزاری دەردەبڕن لە دوای ئەو موعجزە گەورەی کە بە چاوی خۆیان دیتیان کە خوای گەورە سوبحانەوە وتعالە فیرعەون و جەیشەکەی لە پێش چاوی ئەوان لەناو برد. ئەوجا لە دوای ئەوەی کەوا دەڕۆن بەرەو بەیت المەقدس ئیتر لە ڕێگادا بێزاری دەردەبڕن دەڵێن یا موسا ئێمە جێگایەک نییە تێیدا بحەوێنەوە سێبەرمان لێ بکە جێگایەک نییە یاخود با بڵێن خواردنێک نییە بیخۆین خۆزگە هەر لە میسر باین باشتر بوو ئەگەر ئێمەشیان بچەوسان باوە خۆ نانێکمان دەخوارد خۆ جێگایەکە و سێبەرمان لێ بکە ئیتر بێزاری دەردەبڕن. موسا عەلەیهی سەڵات وەسەلام داوا لە خوای گەورە دەکا و خوای گەورەش سبحانه وتعالى وەکو ڕێزلێنان لە موسا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ناز و نیعمەت لەسەر بەنی ئیسرائیل دەفەرمی وظللنا عليكم الغمام وظللنا عليكم الغمام وەکو باسما کردووە بوو خوای گەورە پەڵە هەوری سپی لەسەر سەریان دەنارد تا وەکو سێبەریان لێ بکاتن لە گەرماتی و لە تیشتی ڕۆژ بیان پارێزی. وأنزلنا عليكم المن والسلوى وهو من سلواشی لۆ دادەبەزاندن وەکو خواردن ئیتر وەکو باسمان کرد سەلوا کە بریتیە لە تەیرێک کە خوای گەورە سوبحانەوە وتعالە لە بۆی ڕەوانە دەکردن کە ئەسڵی ئەو تەیرە دیارە زیاتر لە نزیکی بەحرەکان و لە دەو بەحرەکان دەژێ خوای گەورە بەڕەوەی لۆی ڕەوان دەکردن ئیتر دەهاتن و زۆر بە ئاسانی ئێواران لە لای ئەوان دەنیشتن و بە ئاسانی دەیانگرتن و سەریان دەبڕ و دەیان خوارد و منەکەش وەکو گوتمان کە زۆربەی تەفسیرە کوردیەکان بە گەزۆی لێک دەدەنەوە ئیتر شتێکی شیرن بووە وەکو دەڵێ دەیشبهێنن بە هەنجین ئەوها شیرن بووە سبەینان لە بۆیان دادەبەزی. ئیتر هەندێک لە زانایان دەفەرمون من لە ناوەکەیەوە وا هاتێکەواتە هەموو خواردنێک کەوا بەبێ عەمەلی ئینسان و بەبێ کەسبی ئینسان و بەبێ ماندیبوونی ئینسان بێتە بەردەستی پێگوترێ من لەبەرەوەی منەت وەکو منەتێک کە خوای گەورە سوبحانەوە وتعالە لێیان دەنار. بە هەر حاڵ خوای گەورە ئەو دوو خواردنەی لە بۆ ڕەوانەکردن منەکە سبەینان و سەلوایەکەش ئەو تەیرە کە ئێواران لە بۆیان دەهات. خوای گەورە دەفەرمی پاش ئەوەی ئەوەمان لۆ دابەزان و ئەو سێبەرەمان لێکردن ئەوجا خوای گەورە دەفەرمی پێمان گوتن کولوا من طیبات ما رزقناکم
دەی بخۆن لەو ڕزقە پاک و حەلالەی کەوا ئێمە پێتانمان بەخشیە کولوا من طیبات ما رزقناکم لە دوای ئێوە دەفەرمی وما ظەلەمونا بەڵام خۆیان زۆلمیان لە ئێمە نەکرد ئیتر ئەو زۆلمە چ بوو ئەوان کردیان دیارە وەکو ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێ دەفەرمی ئەسڵ ئەوەیە کاتێکەوە ئینسان خوای گەورە ڕزقی پێدەبەخشی یەکسەر لە دوای ئەوە شکرانە بکە و عەمەلی صالح بکاتن وەکو خوای گەورە لە سوورەتی سەبع دەفەرمی کولوا من ڕزقی ڕەبیکم واشکوروا له ڕزقی خوای گەورە بخۆن شکرانە بژێری بکەن و یاخود وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەرامبەر بە پێغەمبەران عەلەیهیمو سڵاتو وسەلام بەرامبەر بە ئیمانداران کولوا من طیبات ما رزقناکم واعملوا کولوا من طیبات ما رزقناکم واعملوا صالحا کەواتە لە طیبات و ڕزقە پاکەکانی خوای گەورە بخۆن و کردەوەی چاچی لەسەر بکەن بەڵام ئەوان لە جیاتی ئەوەی کە شکرانەی لەسەر بکەن لە جیاتەوەی کردەوەی چاچی پێ ئەنجام بدەن هەر بەردەوام بوون لە ناڕازی بوون بەردەوام بوون لە بێزاری دەربڕین بەردەوام بوون لە شکاندنی فەرمانەکانی خوا سوبحانەهو وتەعالا لەگەڵ فەرمانەکانی موسا عەلەیهی سەڵاتو وەسەلام لۆی وەکو لەسەر ئاەتێک دواتر خوای گەورە باسی دەکاتن کەوا ئەسڵەن ئەوان بێزاریان دەربڕی لە مەن و سەلوە ئەو مەن و سەلوایی کەوا بەبێ هیچ ماندیبوونێک خوای گەورە ئەو خواردنە پاک و چاکە پێدەبەخشین ئیتر ئەوە بوو زوڵمەکەیان کەوا لە جیاتی عەمەلی ساڵح و شکرانە بژێری بێزاریان دەربڕی و هەروەها ناشکریان کرد و وا کردەوەی چاچیشیان پێ نەکرد ئیتر ئەوە زوڵمێکە بەڵام کاتێکەوە زوڵم دەکەن دیارە زوڵم ئەوەیە کە شتێک لە جێگای خۆی نەبی پێت گوترێ زوڵم ئیتر ئەو زوڵمەی کە ئەوان دەکەن ئەو سەرپێچەی کە ئەوان دەکەن ئایا زوڵمە لەخوا والعیاذ بالله لۆ هیچ کەسێک دەستی دەگاتە خوا تاوەکو زوڵمی لێ بکە والعیاذ بالله سبحانه وتعالى أو خدای العزيزة سبحانه وتعالى القوية المتينة هیچ کەسێک ناتوانێت بە ئینسی و جن خڕ ببنەوە بتوانن بە هیچ شێوەیەک بە قەدنوکە دەرزێکیش زەرەر بەخوای گەورە بگەینن سبحانه وتعالى کەواتە ئەو زوڵمەی کە کردیان وما ظەلەمونا ولكن كانوا أنفسهم يظلمون ئەوان زوڵمیان لە ئێمە نەکرد بەڵکو زوڵمیان لە نەفسی خۆیان کرد وەکو لە وانەی ڕابردوش کەمێک باسی ئەو بابەتەمە کرد کەواتە بەڕاستی سەرپێچیکردن بابرەی سەرپێچکردنی فەرمانەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا تاعەت نەکردنی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو بەڕاستی زوڵمە کە ئینسان نەفسی خۆی دەکات ئەو لەبەر ئەوەی بەڕاستی بە تاعەتکردنی خوای گەورە بە شکرانە بژێری ئەو ئینسانە بەختەوەری دنیا و قیامەت بەدەستدەینی بەڵام بە پێچەوانە و بە سەرپێچیکردن بەدبەختی لە دنیا و لە قیامەت شانی دەگری خوا پەنامان بداتن کەواتە هیچ کەسێک وا تێنەگا کە کەسێک کە ئەگەر سەرپێچی بکە والعیاذ بالله بتوانی زوڵم بەخوا بگەینی والعیاذ بالله و یاخود زوڵم بە پێغەمبەران بگەینی والعیاذ بالله وإذ قلنا ادخلوا هذه القرية فكلوا منها حيث شئتم رغدا لدواء وخواي گەورە سوبحانەهو وتەعالا لە درێژەی باسی بەنی ئیسرائیل دەفەرمێ وإذ قلنا لهم کاتێک کە پێمان گوتن وإذ قلنا لهم دیارە کاتێک کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا فەرمان دەکا بە بەنی ئیسرائیل لەسەر زمانی موسا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەوەیە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە نونی جەمع دەفەرمێ وإذ قلنا لهم ئێمە پێمان گوتن دیارە وەکو زانان دەفەرمون پێش هەموو شتێک خوای گەورە جەمعی تەعظیمە لە بۆ خۆی بەکاردێنین کە شایەنی هەموو عەظەمەتێکە و هەروەها خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە پێیان دەفەرمی ئەوە لەسەر زمانی موسا عەلەیهی سەڵاتو وسەلام پێیان دەفەرمی ادخلوا هذه القرية بڕۆنە ئەو شارە دیارە قەڕیە لە قورئانی پیرۆز کاتێک کە هاتیە دیارە لە مستەلەحێکی بابنەی سەرزارەچی نێو خەڵکی زیاتر بە مستەلەحی ئێستا قەریە بە گوند دەگوترێ قەریە بەڵام بەوەکو مستەلەحێکی قورئانی قەریە لە قورئانی پیرۆز بە شار و بە ئاوەدانی و بە وڵات و بە هەموو ئاوەدانێک دەگوترێ قەریە یعنی شەر نییە ئیلا کە دەفەرمی قەریە بە مانای گوند بێتن نەخێر بە مانای هەر ئاوەدانیەک دێتن ئەوەی کە لێرەشدا مەقسوودە والله أعلم وەکو جمهوری مفەسرین باسی دەکەن بەیت المەقدیسە وإذ قلنا لهم ادخلوا هذه القرية دیارە کە لەسەر زمانی موسا عەلەیهی سەڵاتو وسەلام خوای گەورە فەرمانیان پێ دەکات بچنە بەیت المەقدیس بچنە بەیت المەقدیس دیارە بەیت المەقدیس ئەو جێگا پیرۆزەیە کە دواتریش دەبیتە یەکەم قیبلەی موسڵمانان و ئیتر ئەو جێگا پیرۆزەیەکەوە با بڵێن ژمارەیەکی زۆر لە پێغەمبەران عەلەیهیمو سەڵاتو وەسەلام قبریان لەوێن دەرێ ئیتر جێگایەکی پیرۆزە وەکو مەشهور بە ثالث الحەرەمەین لە دوای مەکە و مەدینە ئەو سێمین جێگای پیرۆزە کە خوای گەورە حورمەتی پێبەخشیە خوای گەورە کاتێککە بە فەرما بە بەنی ئیسرائیل دەکە بڕۆنە ئەو قەریە بڕۆنە ئەو ئاوەدانی کە بەیت المەقدیسە بە حکمەوەی ئەوان لەو زەمانەدا
لە زمانی موسى عليه الصلاة والسلام ئەو ئومەتە مختارەنە ئەو ئومەتە هەڵبژێردراوەنە کە لەسەر هەموو عالەمینی ئەو زەمان خوای گەورە تەفضیلی کردینە بەچی کاتێکەوە ئیتیباعی موسى بکەن عليه الصلاة والسلام لەسەر ئەو شریعەتەی بڕۆن کە خوا فەرمانی پێ کردیە. ئیتر بەڵێ بەیت المەقدیس خوای گەورە فەرمانی بە بەنی ئیسرائیل کردیە بچنەوێن دەرێ لەوێن دەرێ عیبادەت خوای گەورە بکەن و هەر ئەوانیش سەرپەرشت لەسەر بەیت المەقدیس بکەن. بەڵام کاتێک کە ئەوان انحراف دەکەن لە دینەکەی خۆیان کاتێکەوە ئەوان سەرپێچی فەرمانەکانی خوای گەورە دەکەن بە تایبەتی ئەو فەرمانەی خوای گەورە کە لەسەر زمانی هەموو پێغەمبەران هاتی عەلەیهیمۇ الصلاة والسلام کە پێویستە ئیمان بە پێغەمبەری خاتەم بینن کە ئەوان ئیمانی پێیناینن خوای گەورە سبحانه وتعالى ئەو حەقیان لێ وەردەگریتەوە. بەیت المەقدیس و غەیری بەیت المەقدیسیش شانی ئەوەیە کەوا مسلمانان تێدا سەرپەرشتیار بن و ئەوان حکمی قورئان و سونەی تێدا بکەن و هەر ئەوانیش شانی ئەوەن کەوا لە هەموو جێگایەکی پیرۆزدا بن لەسەر ڕووی زەوی. ئیتر لێرەدا خوای گەورە فەرموویت قل ندخلوا هذه القرية کە فەرمانمان پێگرت بچنە ئەو قەریەیە کەوا بەیت المەقدیسە فكلوا منها حيث شئتم رغدا وەکاتێش کە چوونەوێن دەرێ فكلوا منها حيث شئتم رغدا. ئیتر لەو ڕزقەی کە خوای گەورە پێتان دەبەخشی و لەو جێگا پیرۆزەی کەوا وڵاتێک زۆر بە پیت و بەرەکەتە بە ئەوەی کە پێتان خۆشە لە هەر جێگایەک و لە هەر کاتێکدا بیخۆن بەچی بە ڕەغەدا واتە ئەکلەن وەسیعەن هەنیئەن کەواتە زۆر بە فراوانی نۆشی گیانتان بی کوتان پێخۆشە لە هەر جێگایەک بڕۆن لە ڕزقی ئەو وڵاتەدا بخۆن. وادخلوا الباب سجدا وقولوا حطة وادخلوا الباب سجدا. ئیتر کاتێک کە دەچنە ئەو وڵاتە وەکو شکرانە بژێریەک لە بۆ خوای گەورە وادخلوا الباب سجدا لە دەرگای ئەو شاردا بچنە ژۆرێ ئەوجا سوزدەی ببەن شکرا لله سوزدەی ببەن وەکو شکرانە بژێریەک لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى وادخلوا الباب سجدا. دیارە هەندێک لە مفەسرین دەفەرمون وادخلوا الباب سجدا بە معنای ئەوەی کەوە راكعين ادخلوها راكعين بركوعوا بهر حال واتە بە ملکەتی نیشاندان لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى بسنە ئەو شارەوە. بەڵام دیارە ئەوان وانەکەن وەکو لە ئاەتی دواتر دێتن دیارە ئەوەش ئەو فەرمانەی خوای گەورە سبحانه وتعالى کاتێک کە بە بەنی ئیسرائیل دەکاتن وادخلوا الباب سجدا پێغەمبەری خۆشمان صلی الله عليه وسلم کاتێکەوە فەتحی مەکە دەکاتن وەکو لە کوتوبی سیرە باسی دەکرێتن پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی هەندە خضوع و خشوعی لە بۆ خوای گەورە نیشان دەدا سبحانه وتعالى لەسەر ئەو حشترەی بوو کەوا پێی دەچوە ژوورێ لە مەکە کاتێکەوە فەتحی کردبوو دەفەرمی سەری پیرۆزی هەندە دانواندبوو سەری پیرۆزی لە بۆ خوای گەورە هەندە کەچ کردبوو هەتا وەکو نزیک ببووە لە ملی ئەو وشترەی کەوا لەسەر پشتی بوو. ئیتر ئەوە شکرانە بژێریە ئەوە نیشاندانی عبودیەتە لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى وەکو خوای گەورە سبحانه وتعالى فەرمان پێ دەکە إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. كواتە ئەسڵ ئەوەیە کەوا مسلمان کاتێک کە خوای گەورە نیعمەتێکی گەورەی لەگەڵ دەکا کاتێکەوە وڵاتێک ئازاد دەبی لە ژێردەستی زاڵمان و دەکەوتە بەردەستی مسلمانان پێویستە لەو کاتەدا ئەو پەڕی شکرانە بژێری و ملکەچی لە بۆ خوای گەورە نیشان بدە نەوەک بە پێچەوانەوە فەخر و شانازی بیگریتن نەوەک بە پێچەوانە فەخر و شانازی بگری و تەکەبور لێ بدا بۆی کەوا بە قووەت و دەسەڵاتی خۆی ئازادی کردێ. ئیتر وادخلوا الباب سجدا وقولوا حطة وقولوا حطة کاتێک کە دەستنە ئەو شارە بە سوزدەبردنەوە بە ڕکوع بردنەوە بە ملکەتی نیشاندان لە بۆ خوای گەورە و بڵێن حطة حطة ئەی احطط عنا ذنوبنا واتە کاتێک کە دەستنە ژوورێ ئەوجا داوا لە خوای گەورە بکەن خوا لە گوناه و تاوانەکانمان خۆش بی خوا لە گوناه و تاوانەکانمان خۆش وەکو لە سوورەتەی کەوا تازە خوێنمان سوورەتی النەسر فعلا خوای گەورە بە پێغەمبەریش وا دەفەرمی صلی الله عليه وسلم بە مسلمانان وا دەفەرمی کاتێک کەوا نەسر و فەتح دێتن ئەوجا تەوبە و ئیستیغفار بکە عکسی ئەوەی کەوا غڕور بتگری و شانازی بە قوت و دەسەڵاتەکەت بکەی وەقولوا حطة بڵێن خوا لێمان خۆش بە. ئیتر ئەگەر وا بڵێن ئەگەر وا بکەن بە سوزدەبردن و بە ڕکوع بڕۆن نەغفر لەکم خەتایاکم نەغفر لەکم خەتایاکم ئەوە دەبێتە مای ئەوەی کەوا خوای گەورە دەفەرمێ ئێمەش لە گوناه و تاوانەکانتان خۆش دەبین. خەتایا جەمعی خەتیئەیە دیارە خەتیئە و خەتە هەیە خەتە ئەوەیە کەوا کەسێک بە سەهو شتێک بکە بەڵام خەتیئە ئەوەیە کەوا شتێکی خراپ بکەی بە تەعەمودەوە
ئیتر کاتێکەوە داوای لێ خۆشبوون بکەن و سوزدە بۆ خوای گەورە بن نەغفر لەکم خەتایاکم ئەو گوناه و تاوانانێکەوە بە تەعەمودەوەش کردیتان لێتان خۆش دەبین وسنزيد المحسنين و هەروەها لە نەتیجەدا ئەوەی کەوا محسین و چاکەکارە زۆر زیاتری پێدەبەخشین کەواتە لەوێن دەرێ دەفەرمی کە بڵێن کە گوتت حیطە لێمان خۆش بێت لێتان خۆش دەبین و ئەوەی کەوا چاکەکاریشە زۆر زیاتری پێدەبەخشین محسین دیارە دوو ئیحسان هەیە ئیحسانێک لە عیبادەتکردنی خوای گەورە ئەوەیەکەوە ئەن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك بەو شێوەی خوای پەرستی وەکو ئەوەی کەوا بیبینی ئەگەر ئەو ئیمانەشت نییە وابی پەرستە کە بە تەکید ئەوە تو دەبینی بەو یەقینەوە بیپەرستە ئەوە ئیحسانە لە عیبادەتکردنی خوای گەورە ئیحسانیش لە معاملە لەگەڵ خەڵک ئەوەیەکەوە ئەن تحسن إلى من أساء إليك ئەو کەسێکەوە خراپەی لەگەڵ کردی زۆر مهمە چاکە لەگەڵ بکەیەوە ئەگەر نا چاکەی لەگەڵ چاکەکاران بکەیەوە تەنها قەرزێکە دەدەیەوە ئیتر بەڕاستی ئەو کەسێکەوە محسینە لە عیبادەتی خوای گەورە و هەروەها لە تەعامل لەگەڵ بەندەکانی خوای گەورە دەفەرمی زیادەی زۆر زیاتری پێدەبەخشین ئیتر ئایا ئەوان وایان کرد ئایا بە سوزدەبردنەوە چوون ئایا گوتیان حیطە دیارە لە ئاەتی دواتر خوای گەورە لەمان بەیان دەکاتن بەڵام لەبەر تەوابوونی کات لێرە دەوەستین إن شاء الله تعالى لەوانی داهاتوو خزمەتی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون